سڵاو خۆشەویستانم لە کەناڵی ئاسۆی زانکۆ لەگەڵتانین بۆ باسکردنی بەشێکی نوێ لە بەشەکان کە لە زانکۆکانی هەرێمی کوردستانە هەن. بۆ ئەم ڤیددیۆیە باسی بەشی مایکرۆبایۆلۆجی بۆ ئێوەی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بە زانکۆلاین و پارالێل بۆ ساڵی خوێندنی 2022-2023 چەند بووە، وەکو زانیاری و داتایەک لەلامان بێ لە کاتی پڕکردنەوەی فۆرممان بۆ ساڵی خوێندنی 2023-2024. ئێوەی خۆشەویستیش لەگەڵمانە بن با بزانین بەشی مایکرۆبایۆلۆجی لە چەند زانکۆ هەمانە و کەمترین کۆنمرەکانی چەندن. تا کۆتایی ڤیددیۆ بینەرمان بن. لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هیوای ئێمەش سەرکەوتنی ئەوەی خۆشەویستە.